بله کمر بویره گلک مزم بیگمان بو ایرانی سر کماری ایرانی وزیر درو ایرانی برپرسیارین بلندین ایرانی ایک بود رودانا و هلیکوپتری در جیانا خوش دستان هر کس لپرسه دیل ایرانی چه ببشتی جبر و مجارجی میوانی مهیج طهرانی بخوام سعید شاوردی بسپوری کاروبارین ایرانی جه طهرانی بریا سکایپ میوانی بەڕێز شاوردی سڵاوتان لەبێتەوە کاتتان باش ئەمڕۆ تەرمی سەرۆک کۆماری ئێران بە خاک سپێردرا بۆ ئێران ئەمڕۆ ڕۆژێکی چۆن بوو چ ڕۆژێک بوو زۆر سپاس منیش ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی ئازیزتان بەڕاستی ڕۆژێکی زۆر سەخت بوو بەداخەوە ئەمڕۆ ڕۆژێکە کە ئێمە هیچ کات پێمان وان نەبوو شەهید ڕەئیسی و حکوومەتەکەی بەم زوانە کۆتایی پێبێت زۆر کەس پێیان وابوو کە بەڕێز ڕەئیسی لە هەڵبژاردنی داهاتووشدا دیسان براوەی هەڵبژاردن دەبێ و جگە لە حکوومەتی ئێستای کابینەی داهاتوش پێک دێنێ بۆ ماوەی 4 ساڵ بەڵام بەداخەوە ئەم ڕووداوە تاڵە بوو بەهۆی ئەوەی ئێمە شەهید ڕەئیسی و بەڕێز ئەمیر عەبدوڵڵاهیان لەدەست بدەین وە ژمارەیەک شەهیدی دیکەشمان هەبوو ئەمڕۆ هەموو خەڵکی ئێران خەمبار بوون و میلیۆنان ئێرانی بەشدار بوون لە ڕێوڕەسمی بەڕێکردن و بە خاکسپاردنی ئەم شەهیدان لە شارە جیاوازەکان وەک لە راپۆرتەکەی ئێوەشدا ئاماژەی پێکرا لە تەورێز قۆم تاران و ئەمڕۆژ لە مەشهەد خەڵک هاتنە گۆڕەپانەکە و بەو بەشدارێ بەربڵاوەی هەیان بوو پیشانیاندا کە ڕەئیسی جێگەیەکی زۆر دیار و هەڵکەوتەی لە نێو خەڵکی ئێراندا هەبوو و هاوڵاتیان لە کارەکانی حکوومەتەکەی و بەرنامەکانی ئەو خزمەت گوزاریانەی بۆ خەڵکی ئێرانی دابین کرد بۆ ڕازی بوون و برێز شاوردی بەێ برێز شاوردی دخوازم بزانبم ئەڤ یەک گەلو تەسیرێکی کارگەریەکی لە سیاسەتا ئیرانی نافخۆیی و دەرڤە دکە من پێم وایە ئەم حکوومەتەکە تا 50 ڕۆژی دیکە کارەکەی تەواو دەبێ و کابینەیەکی نوێ دێتە سەرکار بە بەڕێوەچوونی هەڵبژاردن سەرۆک کۆمارێکی نوێ هەڵدەبژێردرێ من پێم وانییە کە سیاسەتەکانی ئێران لە ناوخۆ و لە ناوچەکە یا لە ئاستی نێودەوڵەتیش گۆڕانی بەسەردابێ ڕەنگە هێندێک گۆڕانکاری بچووک ببینین بەڵام سیاسەتی گشتی و سیاسەتە گرنگەکانی ئێران هەروە بەردەوام دەبن بەڕای من وە تا حکوومەتی داهاتوو هەروە لەسەر پەرەپێدانی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ناوچەکە و لەگەڵ عێراق کوردستانی عێراق وڵاتانی عەرەبی و وڵاتانی مسڵمان سیاسەتی ئێران لەگەڵم لایەنانە پەرەی پێدەدرێ و لەسەر پەیوەندیەکان و هاوکارەکانی کە لە حکوومەتی بەڕێز ڕەئیسیدا پێک هاتبوو لەگەڵ ئەم وڵاتانە لە حکوومەتی داهاتووشدا من پێم وایە ئەم سیاسەتە هەر بەردەوام دەبێ لە پەیوەندی لەگەڵ پرسی ئەتۆمی من پێم وایە سیاسەتی ئێران بەبێ گۆڕانکاری دەمێنێتەوە و بەگشتی لە ناوخۆش پلانە ئابوووریەکان من پێم وایە بۆ حکوومەتی داهاتوو گرنگ دەبن کە بتوانێت کێشە ئابوووریەکان چارەسەر بکات و ئابووری گەشە پێ بدات بەڕێز شاوردی وەکوێواڵێن ئەگەر گۆڕانکاریش بێ هەندێک گۆڕانکاری زۆر بچووکن لە سیاسەتە گرنگ و استراتیژیەکان گۆڕانکاری ڕوونادەن ئەمە بۆ چیە گەڕێتەوە لە کاتێکدا وەزیری دەرەوە کۆچی دوایی کردووە سەر کۆمار کۆچی دواییان کردووە هەردووکیان کەسی نوێ دێنە شوێنیان و شوێنیانە گەرنەوە بەڵام گۆڕانکاری لە سیاست ڕوونادا ئەما گەڕێتەوە
بۆ دەتوانین بڵین داڕێژەری سەرەکی سیاست ڕێبەری باڵایە یان هۆکارەکەی چه گۆڕانکاریەکە ڕوونادا. ئێمە دیتومانە کە حکوومەتی جۆرا و جۆر و جیاواز لە ئێران لە 45 ساڵی داهاتوودا پێک هاتوون، بەڵام هێندێک لە سیاسەتەکان هەموو کاتێک نەگۆڕ بوون. بۆ نمونە پشتیوانی ئێران لە پرسی فەلەستین لە هەموو کابینەکاندا هەبووە. پەیوەندی لەگەڵ ڕژێمی زایۆنیستی هەموو حکوومەتەکان هاتوون، بەڵام هیچ کات پەیوەندیمان لەگەڵ ئەو ڕژێمی زایۆنیستی نەبووە. حکوومەتی داهاتوو شەروە ڕژێمی زایۆنیستی وەک ڕژێمێکی داگیرکرد دەبینێ. پەیوەندی لەگەڵ وڵاتی ئەمریکاش ئێران دەڵێ ئەمریکا دەبێت سیاسەتەکانی بەرامبەر بە ئێران بگۆڕێ. ئەگەر ئەمریکا بیهەوێ پەیوەندی هەبێت لەگەڵ ئێران، دەبێت سەرەتا گەمارۆکان ئەو گەمارۆیانی لەسەر ئێران دایناون تەواو بکات و هەڵیان وەشێنێتەوە. دواتر ئێمە دەتوانین بچینە ناو هاوکاری و پەیوەندی لەگەڵ ئەمریکا. بەڵام کاتێک کە ئەمریکا هەروە گەمارۆکانی لەسەر نەتەوەی ئێران بەردەوامن، من پێم وان نییە پەیوەندی لەگەڵ ئەمریکا پێک بێت. سەبارەت بە ناوچەکە من پێم وایە ئێمە بینەری پەرەپێدانی پەیوەندەکان دەبین، واتە سەرەڕای ئەو پەیوەندێ باشانەی ئێستا لە نێوان ئێران و وڵاتانی ناوچەکەدا هەیە. حکوومەتی داهاتووش من پێم وایە ئەم پەیوەندیانە قوڵتر دەکاتەوە، بە تایبەتی لە بوارەکانی هاوکاری ئابوووریەکان و هاوکاری بازرگانەکان دەرفەتی زۆر باش لە ئێران و ناوچەکەدا هەیە و ئێران بە یارمەتی و هاوکاری وڵاتانی ناوچەکە دەتوانێت ئاستی هاوکاری ئابووری و بازرگانیەکان بگەێنێتە ئاستێکی زۆر بەرز. بەگشتی من پێم وایە بەشداری وڵاتانی جیاواز لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی بەڕێزی ئیبراهیم ڕەئیسیدا پێشانی دەدا کە ئێران بووەتە وڵاتێک هەموو وڵاتان حەز دەکەن پەیوەندیان لەگەڵی هەبێت. بەڕێز ڕەئیسی سەلمان دیکە لە ڕێگای گفتوگۆ و دانوستانەوە دەکرێت کێشەکانی ناوچەکە چارەسەر بکرێن. من پێم وایە حکوومەتی داهاتوو دەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر هەر لەسەر ئەو سیاسەتەی حکوومەتی ڕەئیسی بەردەوام دەبێت. برێ شاوەردینوها li gor agahdariyan rewşa aboriya Îranê, rewşa tümenê Îranê beramberî pereyên derve yanî tesîrek xwariye piştî canjdestana Reîsî û Abdullahiyan jî. Gelo di vî warî de li Îranê hin reform guhertin اشترى بجم سيستمكي نو يا عبوري ممكنه وري بجيه كرن جبو جيانا خلقي بكيماني بەڵێ ڕاستە بەداخەوە گەمارۆکانی ئامریکا کاریگەری نەرێنی لەسەر ئابووری ئێران و ژیانی خەڵکی ئێران هەبووە لە ساڵانی ڕابردوودا، بە تایبەت پاش دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ساڵی 2010دا ئەمریکا گەمارۆی زیاتری خستە سەر ئێران وەم گەمارۆیانە کاریگەری نەرێنیان داناوە. حکوومەتی داهاتوو دەیهەوێ و بە شوێن هاوکاری لەگەڵ هەموو وڵاتاندایە، تەنانەت وڵاتانی ئەوروپایش حکوومەتی داهاتوو دەیهەوێ نەوتی ئێران بفرۆشێت و پارەی نەوت بگەڕێتەوە ناو ئێران. ئەگەر وڵاتانی ئەوروپی ئامادە بن هاوکاری بکەن لەگەڵ ئێران، ئێران کێشەیەکی نابێت. تەنانەت ئەمریکاش من پێم وایە دانوستانە ئەتۆمیەکان بەردەوام دەبن لە حکوومەتی داهاتوودا و ئەگەری ئەوەی هەیە کە ئێمە جارێکی دیکە لەگەڵ ئەمریکا و وڵاتانی پێنجکۆیەک بگەینە ڕێکەوتن و ئەگەر ئەم ڕێکەوتنە دیسان پێی بگەین گەمارۆکانی ئەمریکا کۆتاییان پێدێت
و ئەو کات ئێران دەتوانێت لەگەڵ وڵاتانی جۆرا و جۆر بازرگانی هەبێت و ئەمە دەبێتە هۆی ئەوەی بەهای دراوی ئێران و تمەنی ئێران زیاتر بێت و بەدڵنیایەوە دۆخی ئابووری لە ناوخۆی وڵاتیشدا باشتر دەبێت. ئەگەر تەنانەت گەمارۆکانی ئامریکاش بمێنێتەوە، ئێران لەگەڵ ڕووسیا، چین، هیندستان و وڵاتانی ناوچەکە بازرگانی دەبێت و من پێم وایە حکوومەتی داهاتوو دەتوانێت لە بواری ئابووریدا بە هاوکاری وڵاتانی جۆرا و جۆر دۆخی ژیانی خەڵکی ئێران بەڵێ بەڕێز شاوردی بەڵێ دۆخەکە لەوەی ئێستا باشتر بەڕێز شاوردی ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. وردەکاریەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی چییە بێت چۆنە بێ ئەوانەی کە کاندیدن چانسی کیان زیاترە بە تایبەت ئەتوانین بڵین لە نێواندا محەممەد مخبر کە ئێستا سەرۆکی کاتی یاخود کاربەڕێکەرە چانسی لە هەمووان زیاترە؟ من پێم وایە ئێمە لە دوای ڕێوڕسمی بە خاکسباردن کە ئەمڕۆ کۆتایی پێهات لە ڕۆژانی داهاتوودا دەچینە ناو پرۆسەی ڕکابەری و پێشبڕکێ هەڵبژاردن کەسانی جیاواز ڕەنگە ببنە بەربژێر. ڕەنگە محەممەد مخبر کە جێگری یەکەمی سەرۆک کۆمار بووە، جێگری یەکەمی بەڕێز ڕەیسی بووە، خۆی بربژێر بکات و شانسێکی زۆری هەیە بەڕێز عەلی لاریجانی، بەڕێز زاکانی کە سەرۆکی شارەوانی تارانە ڕەنگە بەشداری بکات و بەڕێز سەعید جەلیلیش ڕەنگە بربژێر بێت. ڕەنگە کەسایەتی گەلێکی دیکەش ناوی خۆیان تۆمار بکەن بۆ هەڵبژاردن. هەرکەم لەوانە شانسێکی زۆریان بۆ سەرکەوتن لە هەڵبژاردنەکەدا هەیە. بەڵام من پێم وایە کەسایەتێکە نزیک لە بەڕێز ڕەیسی بێ ڕەنگە لە هەڵبژاردننی داهاتوودا سەرکەوتوو بێ، ئەویش سەعید جەلیلی یا بەڕێز محەممەد مخبر کە جێگری یەکەمی بەڕێز ڕەیسی بوون. بەڵێ سپاس بۆتە برێز سەعید شاوەردی پسپۆری کاروبارێن ئیرانی ژێ تارانێ لەگەڵ